سڵتان لێ ببینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتۆسایی ئارمانم و لەم بەرنامەیە لە خزمەت ئێوەیان. لەم بەرنامەیە سەرتا قسایەکێکەکەین لەگەڵ هاوڕێ ئیسماعیلی وەیسی سەبارەت بە چاوخشانێکەکەین بەسەر بارودۆخی ئێستای کوردستانە. سەرنجتان بۆ ئەم بۆ توێژە ڕاکێشم. هاوڕێ ئیسماعیل، سڵاو لێبێ و سپاس دەکەم کە بانگهێشتی من قبول کرد بۆ ئەم بەرنامەیە. سپاس بۆ ئێوەش کە ئەم داوەتانە کرد و وەختان اختیار نادانیەکە فەرموون لە خزمەتە. هاوڕێ ئیسماعیل، بارودۆخی ئێستای سیاسی کوردستان چۆنە؟ دیارە سەرجەم متەئەسرە لەسەر کولی ئەوزاعی سیاسی ئێران. ئەم ئاخێزە جەماوەریە یا ئەم شۆڕشەی کە لە جەریانایە بەرز و نزمی هەیە، بە قەولی فارسی ئوفتوخیزی هەیە، ئێستا چۆنی ئەبینن؟ بەعزە پێیان وایە کە ئێستا مەقتەعە وەکو جاران لە گەشایانیە تۆزی خاو بۆتەوە یانا بە پێچەوانە هەر ئەم ڕەوەندە ئەم کێشمەکێشە لە بینی خەڵک و ڕژیمی جمهوری ئیسلامیە بەردەوامە. حەز دەکەم لە تۆ بپرسم بزانم ڕای تۆ چییە بەرامبەر بەم مەسەلەیە؟ من چەند نکتە تاکید کەم بە تاکیدەوەیژم کە ئەم مبارزە و ئەم بێسا کەشمەکەشە جدی تەبەقاتی ئیجتیماعیە کە هەڵە ئاراوە فروکەشی نەکردووانە کە بێسا چون جریان مبارزە بە خۆڵی توت کە باسوودێکە فرازونەشیبهایەکی هەست کە ڕەهبەران سازماندەهەندگانە ئەسڵی مەحافلی کە بێسا لە سەرفە شارەکانە لە بە شێوەهای متفاوت کە بێسا ئەم ئاستازات جاریە کە لە شاریوەرە 2004ەوە کە دەستی پێکە بە تۆڵ مەشەخص بە مستەمەل هاوردیان سبەرەوە تایسەکانە دوای بێتەوە تواشاکەن کە لە شایەت وەزاخواڵێکە کە چە بکەن چە نەکەن. ئەگەر بێت و لەم ڕابطا کە تواشاکەین ئەم جۆرەشتانە کەینۆمانە بە نسبەت مەسەن مێهربان ئابانمان ممکنە ئەوەی کە لە کەف خیابانە بنەوەی کە باسییان لێکرد کە ئەوەی احتیاجاتە اجتماعیە کە وجودی وەمانە کە بنەوەی کە وا ئەو وەزیت نەماگا ئەو بەرداشتێکی کە بێستا ناپروکشتێکی کە جمهوری ئیسلامی وادار بە ئەقەمشینی کەمانە من عەقیدە بەرەم مەسەلە نییە. جمهوری ئیسلامی وادار بە ئەقەمشینی نەکردگا بەڵکو ئەو کەسانی کە سازماندەهەندگانە ئەسڵی ئەم احتیاجاتە تولی اجتماعیە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی کە سەرنگونی جمهوری ئیسلامی کە جزء دەستور جامەوەندە موجودیت جمهوری ئیسلامی قبولیان کە تەلاشەکەن و ئومیدوارن بە سەرنگونی جمهوری ئیسلامی بەنسبەت تەعەمق فەتیحیان کردگە سازمان یافتەتر و دوای بێتەوە نەڕووی سرفەن ئیحساساتەوە بەڵکو بە تۆر سازمان یافتە سەنگەرهایەکی کە بەدەستیان ناوەگا کەڕێکیانە کە بێستا لە کوێنەوە حکوومەت ئیسلامیدان ڕافەتگیرکەن دۆختە زەفایەکی بەدەست بێت کە بتوانێت کە بێستا پێشەوەی خۆیان ئێدامە دەنومانە. من نمونەی بێنمەوە لەسەر ئەم مەسەلەی حجاب کە مەسلەیەکی فەر جدی و ئەساسی بوو کە باسمانێکە هەر بۆنەوە کە ناوینیا کە مەسلەی ناو فەڕەنسان بژن خیزش یا ئاخێز یا قیابی بێستا ژن زندگی ئازادی کە لەم بابەتەوە تواشەکە وەزیت حجاب جمهوری ئیسلامی بانەوە ئەسام تەلفەنها كل ئەراژل و ئۆبا شەزراگەت خیابان قوانینی تەسویب کردم جۆشانە هەرچەندکە لەماوەی 44 ساڵ لە 22 بە لە حەوەی ئەسفەر 1957ەوە تایسەکانت قوانین نکات بۆم جۆشتانە بەڵام جنبشێک سازمان یافتە کە لە عمق جامعە جنبش جنانە کە وجودی هەست کە پای ئەسڵی ئەم حرکاتی اقتصادی اجتماعی بوو کە لە دەر ئەم هەفتەشمان ئەکەنی کردانە مەسەلەی وەزیەت حجابی بە تۆ غێڕەتی بە جمهوری ئیسلامی تەحمیل کرد لە شارەکانەوە ویدیۆتێت ئەکس لە خیابانەکانە لە مەراکز بێستا تەلەڤیزیۆن و بێستا مەراکز خەریدی و ئەم جۆرەشتانە نیشانیانمانە جمهوری ئیسلامی هەر بەقۆڵ سیرە خواردی سۆڵ ناژەنێت هەڕەشاکات هەر تەهلیلەکات لە مێترۆکانە تەواشاکە مەعموولین ئەم نەیمەکە بە شەق دەڕەکەن سێ چوار لەوم بە مەسەلەی ئەسفهانە لە مەنزڵی ئەسفهانە یەکی لەم بێستا تەلەڤیزیۆن ئیسلامیە مەڵایک پۆنکە مەڵایک کە هینی کە بزانێت چ بەڵایکیان بەسیاوە لەناو بەسا مترۆوە. بەڵام نازانم ئاگاداریانە هەر ئەمڕۆ پێنجشەممە لایحەیەکیان تەسویب کرد لە مەدرسە کە هەر سێ قوای جمهوری ئیسلامی هاودەنگ بڕۆن بۆ شەڕ لەگەڵ ئازادی ژنان لەسەر بێحجابی
وجريمة سنجين وزندان وأنواع اشتيان بين كلوا تسويب كلوا بدوايا أما سرقرت بنزل من زين شو ننا جمهورية الإسلامية لما هو مش شو سالك شو سالك أبوي وجمنا بيش دحبي أسفل سو بنجا حفتوا يا روسريات وسري كجنات بعد روسيا نرو سرينا وسري وجنبش دفاع حقوق الجن جنبش أزادي جن كشكلي قالت هاي سكانها أم جنبش تأمقي بهاك أم يسوع وسياسة وسوا نتيجة كمثلا بس كوس بدبابة بس أويك الجمهورية الإسلامية قالت كيف بس جنابي ترى ممكن نبوه يعني قوانين كردن هذا الشغل كردن زندان كردن دسكيل كردن جريمة قد خصيانة نريانا باي بيصا أما جو مثلا قوانين إسلام حجاب إسلامي رعاية نكدون كم يناويقا بنا زمن أقبته ليا كلمة خلاصة كمعاملة نا أما لا بقول ما هذه بومبستيكي واقعية كبجمهورية الإسلامية تحميل بوغا مجبورة حتى لنا خوينا كمثلا كبتواني أراجل أباشك إن كاتو مانا كبيجي ويما تراشكي بلان بشي مفهوم أفورا بشي مفهوم بما فيك أم تقابلك جديد أساسية بوشا تشون مسألة بيصلاح حجاب خاكريكي أصلي جمهورية إسلامية وقتك أم جنبشا كتلاشكا تايزا كان بيشتوي كرقا تحميلي كرقا داس جمهورية إسلامية بس كسوة ناتواني جريمة كردين زينان كردين حتى لو شاركوا تحت عناوين مساوات لذلك مثلا إعدامكم جلشتانا بوي ممكن نبوغ أزاني كما يصلح شون إشارة بيكر أم جمش اعتراض كوالج لنا كجمش صندوقني جمهورية إسلامية شو زي دستورية وجمهورية إسلامي أزاني كاملا كمردم إيران بطور عام وكارجر وزحمة جوبت هاي بالجنان جوانان للجمهورية الإسلامية عبور يعني وأميدوانا بس صندوقني جمهورية إسلامي جامعي كأميدوار وتاج كجمهورية إسلامية صندوقن كان جا جمهورية يكي لو مسألة حجابة ببولا من مجبور بيمن ناو قسكت أميدوار بون شيكا بلام هنگاوي عملي لهمو بواركانا لهمو مرحلة كانا شتيشي تريشا مقصة كما ويكا ئێستا مەسەلەن بۆ نمونە نازانم تۆ ئەگەر لەو وتەی شتێکی نووسی بوو نمایندەی خامنەیی لە کوردستان هی ئیمام جەمعی سنا ئەو وتی بووی پوششی ژنانی کوردستان جیاوازیەکی هەیە کە ناکرێ بەعزێشتیان پێ تەحمیل بکەیت ئەمە نۆعێ لە بادانەوەیە نۆعێ لە تەمکینە لە کوردستانە کە بۆیان سەر ناچێت ئەمە بەحسی هەیە بەڵام لەگەڵەوەیە بۆ ئەوەی کە هاودەنگ لەگەڵ باقی شوێنەکانی تری ئێرانە بن چ کارهایەک پێویستە بکرێتکە ئەم فشارە بێت و ئەم فشارهێنانەی کە بەلایەحە تەسویبکردن و سێقوای چی بکەن و چی نەکەن ئەمانە وەڵام نەداتەوە هیچ بەڵکو لەژێر فشارا بێت سازمان بدرێت أنا شو أنا أول كتو إشارات بيكل ده سدا وضيته وكن نمونه كابلا مرتبط إمام جمعي سنا كأو مسألة بس يقوم جلوش لنا كتحت عنوان وكبوش جنان مثلا مردم كل زوان كردستان جوري كي تلوم جلوش ناوي أو مثلا في الشعب اليوم معناها أما يج مسألة مشخصة لا شلشوات صالة كجمهورية إسلامية كجامعي كردستان هل يبدأ بموجود الجمهورية الإسلامية نيوتك باشا تحميل وقبي تحميل هو كمثلا أوجه فزايك مبارزاتي اعتراضي على موجودية الجمهورية الإسلامية كتواشاك النوضوز خونين شاز نوا لما يصا شركة نكرن لرفعان الوظيفة ودين بحنجاو هشتا جمهورية الإسلامية آليانا حركات قلب بعدي دواي بتو الشرهاي كالجمهورية الإسلامية لشكل ككردي بس الكردستان كبيصا شريف بالجامعة كردستان شكل جيريك جمشكي مسلحان شكل جمشكي انقلابي شاهد وزا أحوالي وكبسا كباس يعني كردستان كسنجل انقلابه كبزت شش مشتركه بنوعك وبري بدا بوجو فزاي انقلابي مبارزاتي اجتماعي كالجامعه لنا وجود يسكا وسيلي شنو ايران كردستان بصال دبا السياسيه وجزء كالجامعه ايران لو شواشي والله شنو مشخصات بس تأثيرات بيصا متقابل يعني سيء كثير مبارزات مثلا بدنا من بالمواد وديتها ساز باندي مثلا هشتمال جاني جن أولا ما همي لشاغل كردستان وبتهاي لشاسنا محافظي كساز باندان كان أصلين دستن كان نقدر بس محافظي كيف يقول لتلانا لأسفهانا
نمونههای متفاوتی بوو ئەم جۆرەشتانە کاتکن و بۆیە ئەم شرایەتە کە مەسەن ئەم مەسەلەی حجابە کە وەختی باسبانەی کرد تەحمیل بووگا 2 حەوت نۆڤەمبەر تەباتەبایی ئیمام جومعەی شار ئەسفەهان کاتوو کە بەنەوەی هینی کردو کە بەزیری من خۆیان سوودەکەنەوە سوودەت خۆیان سوودەکەنەوە وتوی ئەگەر ئەسید پاشیمان کرد حجابتان ڕعایە نەکرد ئەسید پاشیمان کرد بە سوودەتانە گلەمان دێ مەکەن ئەمە تەحمیل بووگە بە جمهوری ئیسلامی تحميل وقمونتها قالك نكبة قانون ناتواني مثلا قانون جابوا كمثلا مجبورة كين كاب بوش أبوت ما تكون لأساسا جمهورية إسلاميش أزانيت كبيصلا جامعة أميدوار وأميدوار جاءوا نقطة كمان بس ميك الجامعة كأميدوار كبويا دقيقة نقطة لسه باشا أويك قسميتو أويك بيصلا لو قبل فاصلة لمن حسبوا عمل بيت ئەم فاصلەی بین حرف و عملەکە مەسەن کە وەختی تەواشا کردومانە سازماندەهی گەڕەکە و بەنظر من سازماندەهی لە ئەبعاد مەحەلیە لۆکاڵ لەسەر جامعەی کورد ئێرانە وجودی هەست و بۆیە کە توانی مەسەن کە جمهوری ئیسلامی کە فەرزکەن هەمان کە چەندی لەو بەکە یەکی لەو مەراکزگەل ئەسڵیە بوو کە ئاعترازاتیان من پرسیاری زۆرم هەیە من كم سوي واي ابي رهبري بياكات رهبري كيسات تاسري بياكات وبيسا اوش محافل رهبران عمليه كوجوديه زي ما احتياجات توديه مراكز كانوا زيستا كساز مراكز عمود الشيعة كساز ماليه كان بيسا كارجران كومني انسان ازادي خبر بترجدان بيشرو او وقت جوانان بيسا ازادي خبر بيطلب شيء امانه كوكو محافل يك هل بيشكن كشبكة وصل لبص التسريع بيت دوائته تحت رهبري حزب السياسي كومونيستي كبتوا عن بنتيجة بينا أمام مسألة سكا أو أمير بونا واي أبي بهدايات ورهبري السياسي هدف بند متاخر بيت. هذا اسمه أبينين جمهوري إسلامي بل أولي مانجم بل هشتي مارس دست كابر قرتني فعالين سياسي أو كسانيك سروزمان دارن أو كسانيك دخالت قرن ناسراون و كارلي هاتون و تواناي كوكرنوي جماوريان هي بو اعتراضاتي كارگري بو اعتراضاتي خياباني بو مسألة جنان جمهور اسلامي بو چي او زوريان بو هيني و هر جارك دزكا بقرتني جماعتي و قرتني اوانا چه تأثيري چي خرابي هي لسر كوملغا و بو ام سطحي المبارزة كيسا لجريانا طبعا يك مسألة مشخصة خود يادا جمهورية إسلامية بعنوان حكومتي كمثلا قالك يبو بقاي خوي حفظ كاتكم معناها اللي هي جولة تلاشي هناك ديرناك هذا مسألة بس ماشين بنيام كوجي كسكا كان ده أمش ششمانة كان نقول الششمان غير زوج مثلا الشخص النفر لجريان احتياجات اجتماعية خطر عام يعني كدو معناها هزار نفري كبسبب فنجس ساشميكا نابینا یعنی که زخمیان که دوم جلوشتانه هر به تو سازمان یافتو هدفمند که بعدین حدود 230 نفری اعدام کرده ایست کنه که حسابی کی کنه بود سو 200 روز سیانده شواره نفری کرده بالام جامعه كنت واشاك دوای احتجاجات اعدام کنه شواره نفر الاسوانه لا اقسام قاد ایران احتجاجات سپیک علی جمهوری اسلامی امام مسألة مثلا بوني منا بس اهشت ماسو اول ما ميت كلها يعني كل من منا كل سامي نو بدوا الشخص اذا كان شخص جاي حقيقي ناخذ الشلال انا نجم مستعملين يعني شيء صار زاني كم كاجلاكات كشون برغزاري من اسباب هشت ماس اول ما همين بعد فستيوال ادم بالفي اما جوشتانه بوس السنه الاجتماعيه لكل سنه سنة اجتماعي بو مفهومة زانم كمثلا لبعد اجتماعي كبتواني كمثلا لبعد هزار نفرية كبير بذا وجود اجتماعي كان مثلا لمراكز أصلية تردد الشاركانة كبتواني إني كادو مانبو أما نبو إشتا جمهورية إسلامية ما نعمل نعمل تركيا قاد نازانم بلام يك نكتة كمثلا باسيليكم أو أشياء أنجلي قلت يعني مثلا إمثال نمونية للشخص ده كوات تشوف فعالين أساسي كمثلا وكو بزفر صالحنيا تا حسيني او وقت مجموعه كسان يترك مثلا شناخت الشروق ومجوشتانه قلت يعني بعنوانه كبصار معنى بملاسم هاي اول ما همين بالجزار نبيت بل خلافه كمثلا صار هاي جزشتا
ساڵهای گذشتە کە بناوی ئەشتەوە مەسەن گڵگەشتوشیینێک دەچونە کێف و ئەمدا و جۆشتانە کە مەسیێنەکە ئیمساڵ تەواشاکە مەسەن لە شاسلا کە متەسبانە توازن خواکە ئەوەی ئینکە سازبەندان گەنزێت نیانتوانی کە مەسەن ئێبدا وجود ئیجتماعیدا عەلەنی مەراکز ئەسڵی شارەکان بکەن دوای بێتەوە کە تەواشاک ئێبتکاندا شارەکەی سرعەتی لە شاسدا کەچوو مەناسب ئەوڵ ماهمیان کرد جمهوری ئیسلامی ئەقاپەکی بچ بۆ نەکریا لە سەقزار بۆ شێوە تەواشاکە مەسەن لە مەریوانە ئەتحادیە ئەنجومەنە کارگەرانی ساختمانی شیرینی و گوڵ و فڵانی فیساویشیان بڵاو کردم بۆیاندا لە ئەوڵ مامی لە کامیرانە هەر بۆ شێوە کامیان ئەوشی ئەنجومەن بێستا کارگەرانی ساختمانی کە ماسینیان کردومانە گەرەکیان مانع بن مانە بوو نیانش کە مێڵا پەیمانیکەن لە شار کامیانە بەڵام کارەکانێکی شارەکان دیشت بۆ شێوە جامەیە کە جمهوری ئیسلامی تەلاشەکە کەوتمان چون ئەم کەشمەکەشە ئەم تەقابڵێکی جدی و ئەساسیە جامعات تەلاشەکە بە شێوای متفاوت هەرچی جمهوری ئیسلامی بە ئەقامنشینی وادار کات خۆی پێ تەحمیل کات خۆی پێ تەحمیل کە نمونەی حجاب بەناوردەوە مەجموع مەسائل بەناوردەوە دوای بێتەوە کە جنبشێک جاری کە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی هذا دەستوری جامعە و ئومیدوارە کە جامعە جمهوری ئیسلامی سەرنگون کە ئومیدوارە بە تەغییر جمهوری ئیسلامی ئەم تەلاشانەی بۆ ئاکات ئەزانێت کە جامعە سەرنگونی ئەو شوێنە دەستوریەوە و جامعە ئومیدوارە بە تەغییر بووی مەسەڵەن تۆ دەیما 96 حساب بکە چەند ڕۆژ تولی کێشە فەرقم بوو دوای 97 ئابان 98 چەند تولی کێشە خامنەی قسەی گوتی زانی چۆنە ئەم حرەکەتە فەر ئەمیقا گوستەردە سازمان یافتە وەتەنەی وچیاندان موجودیت جمهوری ئیسلامی ئەشی فەوریابی بەڵام تۆشاکە لە 2400 کاتشەی کرد لە شاری وەلا کێ مەسەن چاوانەوە بەسەوە کە مەسەن 8 مانگە بەردەوامە و بە نەزەر من تا ئەمە قەفەتی پیاکرگا و باعثەوە کە مەسەن بە نسبەتێک سازمان یافتە وەسەوە بەڵام جا بەرئەساس ئەم فاکتە لە کە باسم نێکڵۆم دۆستانە و بۆیە کە دوای هەفتەش مانگ جمهوری ئیسلامی کە بەزە قەتڵ عام ماشین ئادەم کوشتەی گاڵەوە ئەنکاری شدە 230 نەفەری ئادەم کە دایسەکانە و ئەخباری شەیە باسی ئادامت کرد وەکو پرسیاری آخر چون کاتێکەمان خەریکە دەرتوابوو نەچێت باقیێکشمان لەسەر ئەم مەوزوع کردوێت چون مەسەلەیەکی جددیە ڕژیم شەلوچێرم ناپارێزم دەستی کرۆ بە ئەعدام هەر بۆیە شەر وەکو باسی کرد لە ئیسفەهان واکوونشێکی وەسیع نیشاندرا لە شارە جۆراوجۆرەکان و وتیان کە نەسێدارە و نە ئەعدامت هیچیان کارساز نین جا باشە بۆ مەسەلەی دژاتی لەگەڵ ئەعدام بۆ وەستانی ئەم ماشێنی کوشتارە چ پێویستە بکرێت تکایە زۆر کورت مەجاڵەکەمان کەمە بەنظام مەزانیش ناسبێ لە هەمەستگی اجتماعية كل جامعة ويصام التشكل والسازمان لي بيجوا محافل للرهبان عملي لما حيل كارثي استوجوا للشركة المراكز أو الأشياء توقع أمساك كيف نرجع دواي بتوه كجامعة قناعات كان كمثلا احتياج كان موثر جمهوري سعيد ووادر كان كم سياسة بس كسب كشكيته معنا أما حركات أنيا وأشياء زمينة سازة مثلا بكل شون جمهوري إسلامي بالأساس الشريعة الإسلامية نفرت وخشونات بحاجات أساسية دين الإسلام وبعنوان حكومة دي مدافع عن نظام مثلا ما ينابذ برابري وبحقوقي بشرة وبيصات وشاكين لا شلي سؤال ده إذا ده هزار نفر إعدام كرجع ده هزار نفر كمثلا بعدين كمثلا 100,000 بانتيشة شلو كيف دسنا بازي بقولته هنا كده أبي جامعة بزاني متشكل بسازمان بزمينة سازمان دهي احتياج عظيم اجتماعي سازمان دهي بس جنبش عليه عدم وجوديس جنبش عليه عدم مستوشاكة أم من قلت حتى عنوان قصاص للشاركان كل سنة شن صالون بك خصية ريجام لما شدا لك الماشانا لها مداني شابو باشا بزاف خانوادەکان کە شو نسبت تەلاشێکی کریان لە بڵ اجتماعیە کە بوونە باعثەوە کە مەسەڵەن ئەو کەسانە کە یانکە خانەوادەگەلێک مناڵەکانیان بەدەستەوانە کوژرا بوو گیان دەستەوەمانە چون تەنابدارەکانەوە بەخشیانیان ئەو جەمبەیەکی قساسە جەمبەیەکی تۆڵە سەرنەوەیە لەم بزەوەی کرد کەوتمان بۆیە کە جمهوری ئیسلامی زانین چۆنە جامعە چوو بەرابەرەوە مەسەلەوە کە مەسەوتی من لادەم تۆ نفرەت و خشونەت ئینکەیت بۆشە بۆ ئەوکۆ مەسەن ئەو مەسەلەکەی نەکات کە ئەژێ من گەرێکی خۆی بژێ من عادڵم خۆی گەورەترین قاتڵ لەو جامعە سازمان یافتە خەڵکە کوژێت ئەوەتە بێژێ من ئەوە ئەینە عادڵم گەرێکی تەفرەقە و جیاوازی
تەفەقە جیاوازی خاتە بین ئەم خانەوادەگە کەسی کە مناڵەکەیان کوژداگە خانەوادەگە تر دۆست و هەمسایە دەراوسی ئەم جۆرەشتانەی نەکات لە تووری هەر خۆت باسە کرد زیاد لە 100,000 نەفەر ئەعدام کراوە و کوژراوە بەدەست جمهوری ئیسلامی. قسەکە لەسەرەوەیەکە کاتێک کە مادەرانی خاوەران دایکەکانی کە مناڵەکانیان بە ئیسلاحی جمهوری ئیسلامی لە لەعنەتاباد یا لە خاوەران لە گوڵزاری خاوەران ناشت بە کۆمپرسی دەوێ ئەیان ناشتن، خەڵکێکی زۆر یا ئەترسان یا ئەوەی کە ئەم وشترە لە بەرگای ئەوانە نەخەوتی بوو، مەسەلەی نەبوو. ئێستا کۆمەڵگا بە ئام دژ بە ئەعدام وجودی هەیە، بەڵام ئەو جربزەی کە بێنە مەیدان هەر دوێنێ هەرم ڕۆلە لە مەراغا لە مەلەی ئاما ئەعدامی کرد. ئەم وەحشی گەریەی تر ئەو پەڕیەتی معلومە هەوێ بڵێ من هەر خودای دەهەی شەست کەماکان مەوجودە، ئەبێ کارێکی کارستان بکرێت، جدیتر لە جاران بکرێت. ئێستا جامعە مەساعدترە، پێت وایە ئەمە ممکنە یان نییە؟ ئەزای چۆن ئەوەی کە مەسەن توی شارت پێکرد کە لە ساڵدەهەی سی خدا 1967 و ئەم جۆرەشتانە کە مەسەن وا ساڵهای بعدیش کە جمهوری ئیسلامی دەستی بە قەتڵ عام کردو ئەم جۆرەشتانە جامعە کە مەسەن هیچ تەحەڕکی ئەوانە نەبوو کە نەگەیشتی بۆ نەتیجە کە جمهوری ئیسلامی ئەکەی جمهوری ئیسلامی بخەیت، ئەکێ بێزا تراشی بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی، ئەکێ مەسەن فرشت بە جمهوری ئیسلامی تەحمیل کەیت. بەڵام بۆ یەکە من باسم نیکردەوە مەسەلا تۆ لە دەیمان 96ەوە کە بیکرێت تواشەکەی تای سەکانە مردم ئەو ترس و وەهمە کە بێسا بە ئەو وەزیەتی بەناو عەزەمەتی بەناو جمهوری ئیسلامی کە خۆی خاڵ بکرد بە کوشت و کوشتار و زیندان و سەنگسارکردن بە شێوای متەفاوت کە فەزای دەڵە بۆ وەحشەیین کە ئەوتە ترسی شکیاکە، ترسی شکیاکە شکیانەوە ترس بۆ سەوەی ئەتازە توودی عەزیە مەجتەمەعی کە لە جامعە وجودی هەست. وەسە باعث کە خامنەی مەجبورە بێژێ ئەمە فرە ئەمریکا شانەیەکی خودیانداگە لە موجودیت کل جمهوری ئیسلامی کە بیسە خەتەرەوە وڵامان کل سەرێژیەوە و بۆ بەقای خۆی تەلاشە کاتیوانە. ئەمە ئیمڕۆژە لە هەڵحاضرە ئومیدوار بوون ئەو جامعە لەسەرەوە سەد ژیانەوە ترس و وەهمەسەد نسبەت بە جمهوری ئیسلامی بۆ یەکە حتمەن جەڵێک مرتەجع ئەقەماندا ئیسا ئەرازەوە باش وابەستە بە خۆی کە لە چ نەشنێک و مەلاغا کە مەسەن بڕن کەینکەن لەمەلەی عامەویست تواشای ئیعدام بە شەرێکە سەدای بێدەینەکەن تۆ لەبیرتە کە مەسەن چەندین ساڵەوە بە کە مەسەن حتا لە 26 پێش هاتوو کە مەسەن ژنێکیان کۆتی سەنسیالەکە بچ تواشای کرد، بەڵام ئەو احتیاجات جامعە بەدەوە چوومانەوە زین چۆن جمهوری ئیسلامی جوڵاتی نەکرد. قەتعاً ئەگەر جامعە تەلاش کات زمینەیە عليه ئەعدام وجود ئەبێ متشکل بێ سازمان یافتە بێ حتمما مەتریاڵەکە ضيا بو أقمش بدان بجمهورية الإسلامية كمان أخيرا موافقة بأميدوانا والجمهورية الإسلامية تسجد المتشكلون وجامعة أم قتل عام مصير بو كجامعة إنكاد فزي الله وحشت فلام قبل أم ذيك بشوني نواد سندقوني الجمهورية الإسلامية منطقة كويسة كمثلا ديريات وكذا بسيط كذا جامعة أميدوانا كسندقوني سباس بوش بني راني عزيز لا هفتي رابردوا لە ترافلگاری لەندەن لە مەیدانی ترافلگاری لەندەن سەتان تەڵەبەکان بەو پەڕی لۆمپەنیزم و شەقاوەییەوە دەستیان برد ئازاری جنسی هالوویاندا عەلی ڕەزا عەلی پەیام بۆ ئێوەش ناسراوە کەسێکە کە شاعرە نووسەرە دیارە ڕابردوویەکی هەیە لە کاتی خۆیان پاسار بووە لە ناو سوپای پازارانە بووە، بەڵام ساڵیانی ساڵە دش بە جمهوری ئیسلامی ئەنووسێ قساکات و چالاکە. خارج لەوە هەر کەسێک بێت کەس بۆی نییە ئەم سەبک و شێوازە لە دژایەتیکردن لەگەڵ مرۆڤە بکاتە بەهانە. هەر بۆیەش ئێمە ئەومان ئیدا نەکرد مەحکوممان کرد. جەماعەتی سەڵتەنە تەڵەب و فاشیستەکانی تەمامیەتخا لە ئێرانە ئەمە تازەگی نییە. مانگەکانی یەکەم هێرشیانە بردە بۆ سەر ئەو ستەیجانەی کە ژیان ئازادی بووی لە مەیدانەکانی شارەکانە ئیهانەکردن بە شەخسیەتەکان جوێن و فەزاحەتێکی بێ ئەوتۆ لەمانە ساڵهای ساڵە بینراوە. هەر بۆیەش ئێمە ئەو هۆشدارە دەین کە
دیارە لە کوردستانە جێگەی نییە ڕەنگە یەکی وەکو عەبدوڵای مۆتەدی و حیزبەکەی و سازمانەکەی هەوڵ بدات لەگەڵ ئەمانە یەکگرتن بکات کە سەریان لەبەردرا لە کۆنفرانسی لە جۆشتاونە یاخود منشوری لەگەڵادا لەگەڵ چەند سلیبرەتی و هەمووی فەشەل بوو چون ئەمانە بێڕەبتن بە کێشەیەکە لە ناو کۆمەلگای ئێرانە هەیە سەڵتەنەت تەلەب و ئازادی خوازی ئەو باوکی دیکتاتۆر بوو خەڵکی ئەدامە کرد چالاکانی سیاسی و نێرانی سیاسی لە زندانە کرد و شکنجەیە کرد ئەیوت یا ئەتخەمە ناو ئەو بتریە ئەبێ بچیتە ناو بتری یا بتریەکەت لە خۆ دەبڕم ئەمە منتقی ساواک بوو ئەمانە جنایەتکارن ئەمڕۆ ئەیانەوێ بەشێکیان بە زمانی ئینسان قسە بکەن بەڵام ئەساسەکەی وەکو شعبان بێ مخەکان قساکەن و ئەمانە بێڕەبتن بە ئازادی و ببزوتنەوەیەکە ئێستا لە ئێرانە لە جەرەیانایە هەر بۆیەش نابێت بهێڵین فەزای سیاسی لە ئێرانە مەسموم بکەن گشت بەم نەوع ئاکار و ڕەوشانە بین هیچ کەس بۆی نییە ئیهانەی فەردی بکات ئازادی سیاسی بە معنای واقعی ئازادی بیر و ڕادەربڕین بێ ئەو پەڕی خۆی ئەمە ئەبێ ببێت واتە ئازادی بێ قەید و شەرتی سیاسی هیچ کەس بۆی نییە کات و هینی بۆ دابنێ بەڵام ئیهانە فەرقەقات ئیهانەکردن فەرقەقات ئەمانە ئیهاناکەن ئەمانە دەستدرێژی سێکسیەکەن جا تەسەوورکە لە ناو مەیدانی ترافلگاری لەندەنە دەستە بەن بۆ کەسێکی وەکو هالوویەکی 65 ساڵە ئەخۆت ئەگەر ئەمانە بەدەسەڵات بگەن چیەکەن لە کچان و منداڵانی ئێمە کۆمەلگا ئەبێ هوشیار بێت جامعەیەکی سیاسی جامعەیەکی ئەمن و ئەمان ئەبێ بە دوور بێت لە هەر نەوع لۆمپنیزمێکی سیاسی نابێ ئیجازە بدەین داهاتووی دوای جمهوری ئیسلامی جەریاناتێک کە لە قماشی جمهوری ئیسلامین بەڵام کراواتیان بەستووە ئەمانە بێنە سەرکار ئەمە هوشارێکی جددیە ئەمە ئەمڕۆ دوێنێکە نییە مانگهایە ئەمە ئەواکەن ئەمانە 44 ساڵە لە حەسرەتی ئەوەیان کە بۆ کۆمەلگای ئێران کاتی خۆی لە 58 ئەمانەی دوور خستنێت تەنەکەی خۆڵەوە و ئێستا لە حەسەتی وان دووبارە ساواکەکان دامەزرێنن و ئەوەی کە پێشتر نەیان کردوە لەولا باشتر بیکەن هەروەی کە جمهوری ئیسلامی کردی بۆیەش ئێستا پێیان وایە چون جمهوری ئیسلامی جەنایەتکارە لە شا کەمتر جەنایەتی کردووە کەواتە کۆمەلگا ڕێگە ئەدا بمان بێنە سەر حکم ئەم خەیاڵە عەبەسە کۆمەلگای ئێران وشیارترە جددیترە مۆدێرنترە لەوەی کە مل بدا ئەم نەوع لە چەواشەکاری بە کۆمەڵێک لۆمپەن کە بێن چارەنووسی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ئازادی خواز و مۆدێرنی ئێران بگرنە ئەستۆ کاتێکی خۆشتان بۆ ئارەزوەکەم لێرە دێمە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆ